سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە با گەشتی هەواڵەکانی سەرلەبانی ڕۆژی دووشەممە هاتوینەتەوە خزمەتان سەرەتا سەردیڕی گرنگترین هەواڵەکان بەرزڕاگررتنی یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان چالاکی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بە بۆنەی هاتنی نەورۆز کوژرانی هاوڵاتیەک لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە خۆڕوا هەڵکردنی ئاگری نەورۆز لە شارەکانی باکووری کوردستان مانگرتنی کرێکارانی ڕێگەی یاسن لە کەرەج و قۆم و دەست بەسەرکردنی هونەرمەندێکی ژن لە لاهیجان. درێژەی هەواڵەکان ناڕزایەتی خەڵکی شابات لە ئاسکەندەڵی ڕژیم لە هەڵبژاردنەکانی ئەو شارە. بەپێی هەواڵی گەشتوو بەیانی ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە دەیان کەس لە دانیشتوانی شارستانی شابادی سەر بە پارێزگای کرماشان لە ئاسگەندەڵیەکانی ڕژیم لە هەڵبژاردنەکانی مەجلسی شۆڕای ئیسلامی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی ئەو راپۆرتە سەدان کەس بە کۆبوونەوە لە بەردەم دادگوستری شابات ناڕزاتی خۆیان لە ئاسکرێنی دەنگ لەلایەن بربژێرەکان وە کەڵک وەرگرتن لە ژمارەی ملی کەسانێک کە نەچوونەتە سەر سندوقەکانی دەنگدان نیشاندا. بەرزڕاگررتنی یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری بۆکان بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە دایکانی دادخوازی بۆکان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. بە پێی راپۆرتە دامینە دایکی نەمر شەهریار محەممەدی ئارامستانی بۆکانی بە مەزاری شەیدانی شۆڕش ناونیا و ڕایگەیاند کە درێژە بە ڕێگە و ڕێبازی ڕۆڵەکانیان بدەن. لە کۆتایی مەراسمەکەش دایکانی دادخواز شاخە گوڵی سووریان بە نیشانەی یادکردنەوەی گیانبەختکردوان لەسەر مەزاری ئازیزانیان دانا. هاوکات دایکانی دادخواز هەریەکە و نەمامێکیان لە تەنیشت مەزاری ڕۆڵەکانیان چاند و دەستیان بە نیشانەی سەرکەوتن بەرز کردەوە. چالاکی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بە بۆنەی هاتنی نەورۆز ڕۆژانی پێنجشەممە و شەممە 24 و 26 ڕەشەمە ئەنجومەنی سەوزی چیای مەریوان چالاکیەکی لە ژێرناوی نەورۆزانەی ئەو ئەنجومەنە لە دەوروبەری زرێبار بەڕێوە برد. بە پێی زانیاریەکان ڕێبوارانی ڕێگای پیرۆزی ئەندیشەی سەوز لە دوو بەرنامەی جیاوازدا ڕۆژانی پێنجشەممە و شەممە بە دروشمی نەورۆزانەمان ژینگەیەکی خاوێنە ڕێگای گەشتیاری زرێبار و بەشێک لە پاکاوەکەی تەنیشت ڕێگاکەیان لە زبڵ و پاشماوە خاوێن کردەوە. درێژەی مەراسمەکانی نەورۆز لە شارەکانی کوردستان ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە خەڵکی ئازادی خواز لە گوندەکانی پیرانشار، شابات، مابات، لەیلاخ و سەردەشت ئاگری نەورۆزیان داگیرساند و بەرەو پیری ساڵی نوێی هەتاوی چوون. بەپێی ئەو ڤیددیوانەی بەدەستمان گەیشتووە خەڵکی ئازادی خواز لە گردی نەورۆز و ناوچەی بادیناوەی پیرانشار، گوندی گوڵەی مەهابات، گوندی تراوڵی لەیلاخ، شاری شابات ئاگری نەورۆزیان بە دروشمی ژن ژیان ئازادی هەڵکردووە و بە بڵاوکردنی مۆسیقا و لەبەرکردنی جلی کوردی بە دەوری ئاگری سەرکەوتندا سەمایان کردووە. کوژرانی هاوڵاتیەک لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە قوڕوە هاوڵاتیەکی خەڵکی شاری قوڕوە بە ناوی حسەین عەزیمی بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی کوژرا. ڕۆژی چوارشەممە 23 ڕەشەمەی 1402 حسەین عەزیمی لە کاتی دەمەقاڵە لەگەڵ برایەکی بە تەقەی ڕاستەوخۆی یەکێک لە هێزە چەکدارەکانی حکوومەت بە ناوی عەبدول مەلەکی کوژرا. بە وتەی سەرچاوەیەکی ئاگادار حسەین عەزیمی دوای هەڕەشەی هێزەکانی حکوومەت بۆ ڕادەستکردنی چەکەکەی لە کاتێکدا ویستویەتی لەسەر ئەرزدا پاڵبکەوێ سەری پێکراوە و گیانی لەدەستاوە. شانی باسەکە ناوەندامنیەکان هەڕەشیان لە بنەماڵەی عەزیمی کردووە کە هەواڵی کوژرانی حسەین بە تەقەی هێزەکانی حکوومەت بڵاو نەکەنەوە. هەڵکردنی ئاگری نەورۆز لە شارەکانی باکووری کوردستان ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە ئاگری نەورۆزی کوردەواری لە چەند شاری باکووری کوردستان داگیرسا و لەلایەن جەماوەرە و پێشوازی گەرمی لێکرا. بە پێی راپۆرتەکان کوردانی شۆڕشگێڕی باکووری کوردستان ئاگری نەورۆزی سەرکەوتنیان لە شارەکانی خارپێت، وان، دیلۆک،
ئامەد عوسمانیە و ئیستانبول بە دروشمی شۆڕش شیرانە داگیرساندووە و جەماوەر بە جلوبەرگی کوردیەوە بە دەوریدا دیلان و سەمایان گێڕاوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شوش و ئەحواز. ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی لە شارەکانی شوش و ئەحواز بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان خانەنشینکراوانی تامینی نیشتیماعی بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشت لە ئاستۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتیان نیشانداوە. خانەنشینکراوان خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەست و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. ڕێپێوانی خانەنشینکراوانی فولاد لە چەند شاری ئێران. خانەنشینکراوانی فولاد ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە لە چەند شاری ئێران لە ئاستۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕی. خانەنشینکراوانی فولاد لە شارەکانی ئەحواز، ئیسفەهان، عێراق و تاران بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی خوازیاری چوونەسەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، هاوسانسازی حەقدەست، دابینکردنی بیمەی دەرمانی، گەڕانەوەی سەربەخۆیی بە سندوقی خانەنشینی کرێکارانی فولاد و هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوون. مانگرتنی کرێکارانی ڕێگەی ئاسن لە کەرەج و قوم. کرێکارانی بەشی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسن لە شارەکانی کەرەج و قوم ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە لە ناڕزایەتی بە بایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم بە کێشە و گرفتەکانیان دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی ئاسنی ئێران خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی هێڵی هەژاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی بۆنی کرێکاری، نوێکردنەوەی گرێبەست، پەرداختی جێژنانە و پاداشتی کۆتایی ساڵ بوون. جێگای ئاماژەیە کە لە شاری کەرەج هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردوتە سەر کرێکارانی مانگرت و تێکەڵچوون ڕوویداوە. کۆبوونەوەی شەوانەی کرێکارانی کارخانەی فولادی زەرەند. شەوی شەممە 26 ڕەشەمە کرێکارانی کارخانەی فولادی زەرەند لە ئاسنەدانی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی و لە بەردەم شرکەت کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان هێشتا حەقدەستی ژمارەیەک لە کرێکارانی کارخانەی فولادی زەرەند پەرداخت نەکراوە و لە حاڵێکدا تەنیا 2 ڕۆژ بۆ دەستپێکی ساڵی تازەی هەتاوی ماوە. هەروەها جێژنانەی کرێکارانی کارخانەی فولاد نەدراوە و کرێکاران لە دۆخێکی خراپدا ژیان بەسەرە بن. بە وتەی کرێکاران کارخانەی فولادی زەرەند 3 ساڵە دامەزراوە و ئێستا بەهۆی بەڕێوەبەرایەتی ناکارامەی بەرپرسانی ڕەژیم لە مایەپی پوچبوون نزیکوەتەوە. برینداربوونی 30 کرێکار بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە پاکدەشت. ڕۆژی یەکشەممە 27 ڕەشەمە سرویسی هاتوچۆی کرێکاران لە جادەی شەریف ئاوا بۆ ئەیوانەک لە شارستانی پاکدەشت تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و بۆ هۆیەوە 30 کرێکار بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان سرویسی گواستنەوەی کرێکارانی شاغڵ لە کارگەیەکی وەبەرهێنان لە شارستانی پاکدەشت لە کاتی بردنی کرێکاران بۆ سەرکار لە جادەی شەریف ئاوا بۆ ئەیوانەکی تووشی ڕووداوی هاتوچۆ بووە. لەو ڕووداوەدا جیا لە شۆفێری ئۆتۆبوسەکە 29 کرێکار بە سەختی بریندار بوون کە 23 کەسیان بۆ نەخۆشخانەی پاکدەشت و 7 کەس بۆ نەخۆشخانەی زەعیم گوازراونەتەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە دەست بەسەرکردنی هونەرمەندێکی ژن لە لاهیجان. بیتا ڕەسوڵی هونەرمەند و گۆرانیبێژی خەڵکی لاهیجان 3 ڕۆژ بە دوای بەڕێوەچوونی مەراسمی نەورۆز لەو شارە بە توندوتیژیەوە لەلایەن هێزانامنیەکانەوە دەست بەسەرکرا. لە پێی راپۆرتی ماڵپەڕی هیرکانی بیتا ڕەسوڵی پاش ئەوەی لە مەراسمێکدا لە ژێرناوی جێژنی ژنانە لە شاری لاهیجان لەگەڵ 2 ژەنیاری مۆسیقای پیاو گۆرانی وتبوو و بە توندوتیژیەوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعات دەست بەسەرکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ مەئمورانی ژنی وەزارەتی ئیتلاعات ئەو هونەرمەندیان بە سەختی ئەشکەندەدا و ناوبراو ناچار بە دامپێدانانی زۆرملێ دژ بە خۆی کراوە. شایانی باسە کە بیتا ڕەسوڵی دانیشتووی وڵاتی تورکیە و پاش 24 کاتژمێر ئەشکەنجە و ئازار بە دانانی وەستیقا ئازاد کراوە. بەڵێ بنێرانی خۆشەویست
گەشتیاڵەکانی سەلبانیتان پێشکەشکرا. فەرمونون بۆ بینینی درێژەی بەنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.